زانیاری چیت لایە لەسەر کۆبوونەوەکە. بەڵێ مەریوان سڵاوتان لێ بێتن دیارە کۆبنەوەکە کاتژمێردا دەستی پێکردووە و ئەو کۆبنەوەیە لەسەر لە نوێ دەستپێکردنەوەی کۆبنەوەکانە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ لای حزب و لایەنە سیاسیەکان وەکەوەی کە لە ساڵی ڕابردوودا جارێکتر ئەو کۆبنەوانیان ئەنجامدا بوو و سەردانی بەشێکی زۆری لایەنەکانیان کردبوو. دیارە کە ئەمڕۆ جارێکتر کۆبنەوەکانیان دەست پێ کردیتەوە و لەگەڵ جەبهەی تورکمانیدا ئێستا لە کۆبنەوەدان و کۆبنەوەکە لەسەر ئەو کێشانەی کە لە نێو هەرێمی کوردستاندا هەیە، پرسی سەرۆکاتی، پرسی پەرلەمانە، پرسی نێوەنگری حزب و لایەنەکان یاخود نێوانی حزب و لایەنە سیاسیەکانەکە بە دۆخێکی وەک خۆیان دەڵێن بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت. بۆیە ئەوان دەست پێشخەریان کردو لەوەی کە جارێکتر دەست بە کۆبنەوەکانیان بکەن بۆی کە لایەنەکان لە یەکتر نزیک بکەنەوە و بگەنە ڕێکەوتنێک لە نێوان هەموو ئەو لایەنانەی کە هەیە یاخود هەموو ئەو لایەنانەی کە ناکۆچیان هەیە لە نێوان یەکتریدا. و لەمڕۆوە کۆبنەوەکانیان دەست پێ کردووە ئەمڕۆ لەگەڵ تورکمانەکاندا کۆبنەوەیان دەست پێ کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە ئامادەبوونی سعدی ئەحمەدپیرە و هەروەها ئەرسەلان بایز لایەن سعدی ڕێبوار هیچ زانیاریێک لایە کە دوای ئەم کۆبنەوەیە وەفدەکە یەکێتی سەردانی چ لایەنێکی دیکەی سیاسی بکات؟ بەڵێ تا ئێستا ئەوە ڕوو نییە، بەڵام ئاماژە بەوە دەکرێت کە ئەو کۆبنەوانیان بەردەوام دەبێتن و تاوەکو بتوانن ئەو هەنگاوانەی کە یاخود ئەو ناکۆشیانەی کە هەیە هەنگاوی باشتر بنە پێش بەوەی کە لە یەکتریان نزیک بکەنەوە ئەو کێشانەی کە لەنێوان لایەنە سیاسیەکاندا هەیە. بۆیە تا ئێستا دیار نییە یاخود ئاماژیان بۆ نەکردووە کە لەگەڵ ڕێبوار لە پشتی تۆ مایکی کەناڵەکان دەبینێت بڕیارە دوای کۆبنەوەکە کۆنفرانسی هەواڵی ئەنجام بدرێت ڕۆژنامەوانی ئەنجام بدرێتن. بەڵێ بەردەوام بە بەڵێ ئەوەی کە بێمە وتراوە بڕیارە لە دوای تەوابوونی کۆبنەوەکان کۆنفرانسێکی هەواڵی لێرە ئەنجام بدەن و باس لە دۆخی ئێستا وارەوەها باس لە کۆبنەوەکەیان بکەن کە لە کاتژمێردەوە دەستی پێکردووە. سپاس بۆ ڕێبوار کاکەی. ڕێبوار دواتر بۆ دوازانیاریەکان لەگەڵمان